سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتەدان باش ئەمڕۆ لە دەربەنی خان لەگەڵ بەڕێز بەڕێوەبەرێتی هاتوچۆی دەربەنی خان گفتوگۆیەکەکەین لەبارەی ئەو ئامارانەی کە شەوی ڕابردوو ڕایانگەیان کە بە نزیکەی ئامارەکانیان بە شێوازێکە خزمەتگوزاریەکانی ڕێگاوبانەکان و هاتوچۆ خۆیەتی بەڵام پێویستی خزمەتگوزاری و بەکارهێنانی ڕێگاوبانەکان لەلایەن هاوڵاتیاتەوە لەلایەن هاوڵاتیانەوە بۆتە دوو ئەوەندە ئەمەش گرفتی ڕێگاوبانی بۆ سەررجەم خەڵکی دەربەنی خان و گرفتی بۆ ئەو خەڵکانەی کە لە گەرمیانەوە بە دەربەنی خان و بە تونێلی دەربەنی خاناتی ئەپەڕن بۆ شاری سلێمانی دروست کردووە گرفتێکی زۆری دروست کردووە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان و سەر و ماڵ و ئۆتۆمبیلەکانیشیان دروست کردووە ئێستا ئەگەر کاگڕێژەم فەرمووی بۆ ئێرە زۆر سپاس بۆ ئامادەبوون کاگڕێژەن لەبارەی ئەو ئامارە پێمان بڵێ ئەم ئامارە چۆن وەردانگرتووە و ژمارەکانی چین؟ بەڵێ بە دیاریکراوی 10 ساڵ پێش ئێستا لە ساڵی 2011 ئێمە ئامارێکمان ڕاگەیاند کە بۆ ئەو کاتە لەم مانگەدا بە تایبەتی بە پێی ئەو سەرژمێرەی کردومانە لە ناو شاری دەربەنی خاندا و هەروەها بە دوواداچوونێکی ور لە ڕێگای زاڵگەکانمانەوە بە تایبەتی زاڵگەی تونێلی دەربەنی خان بۆ ئەو کات بە تەقریبی نزیکەی 5,000 ئۆتۆمبیل بوونی هەبوو لە ناو دەربەنی خاندا کە نزیکەی 2,000 ئۆتۆمبیلی بار هەڵگر بوو ئەمە ڕێژەی ئۆتۆمبیلەکان لە ناو شاری دەربەنی خان بە پێی دانیشتوان ئەلبەت سنووری شارەوانی دەربەنی خان جگەل لەوە بۆ ئەو کات کە تەسەورمانە کرد لۆ دوو قورسایەکی زۆر لەسەر شەقام و ڕێگاوبانەکان هەبوو بە نزیکەی 4,500 ئۆتۆمبیل لە ماوەی 24 کاتژمێرە بە تونێلی دەربەنی خانە هاتوچۆی دەکرد ئەلبەت دوای 10 ساڵ ئێمە لە مانگی سێدا ئامارێکمان ئەنجام داوەکە ئەتوانم بڵێم تقریبن ڕێژەی زۆربوونی ئۆتۆمبیل دوو ئەوەندە زیادی کرۆ بە تایبەتی ناوشاری دەربەنی خان کە تەسەورەکەین کە نزیکەی 9,500 ئۆتۆمبیل تەنها لە ناو شاری دەربەنی خانە و هاوڵاتیان و دانیشتوانی شاری دەربەنی خان بەکاری هێنن زیاد لە 2,000 ئۆتۆمبیل بار هەڵگرە لەو ڕێژە ئۆتۆمبیلە جگە لەوە تێپەڕبوونی ئۆتۆمبیل بە تونێلی دەربەنی خانەواتە هاتون و ڕۆیشتنی ئۆتۆمبیل بۆ شاری دەربەنی خان و بۆ دەرەوەی شاری دەربەنی خان لە 24 کاتژمێر لە حوتی بەیانی بۆ حوتی بەیانەکەی تر نزیکەی 9,000 ئۆتۆمبیل ئەبێت کە هاتوچۆ بۆ دەربەنی خان لەسەر شەقام و ڕێگاوبانەکانی دەرەوەی شار بوونی هەیە بۆ خۆی ئەم ڕێژەیش دوو ئەوەندەی 10 ساڵ پێش ئێستاە لێرەوە ئێمە مەترسیەک ڕەچاوەکەین کە ئەوەیە کە تەواوی ئەو ڕێگاوبانانەی لە ناو شار و لە دەرەوەی شاری دەربەنی خاندا هەیە هەمان ئەو ڕێگاوبانانن کە 10 ساڵ پێش ئێستا هەبووە بەداخەوە تا ئێستا ڕێگا دووسایدەکانی دەربەنی خان بۆ گەرمیان دەربەنی خان بۆ سلێمانی تەواو نەبووە ئەم ڕێژە زۆرەی ئۆتۆمبیلیش کە لە ئێستادا ئەبینرێ بۆ خۆی مەترسیەوە هەیە کە ڕوودا و گرفتەکانی هاتوچۆ لە زیادبوونە و بەردەوام بوونی هەیە بۆیە ئێستا ئێمە پرۆژەکانی ڕێگاوبان کە لە سنوورەکەماندا بەردەوامی کارکردنی هەیە لێرەوە داوا لە وەزارەتی ئاوادانکردنەوەکەین لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بتوانن کاری جدی بکەن ئەو پرۆژانە نەوەستێت و لانی کەم ئەمساڵ کۆتایی بە ئیشکردن لەو ڕێگا دووسایدانە بێنرێت بۆی ئەو لۆ دوو قورسایی لەسەر ڕێگاوبانەکان هەیە لە داهاتووە ئێمە چاوەڕێی زیاترەکەین ئەگەر بکرێ و ڕێگاوبانەکانمان هەر بەم شێوە بمێنێتەوە مەترسی زیاتر لە سنوورەکەماندا ڕۆژن ئێستا جاران ڕێگایەکی یەکسایدی قیرە بۆ خەڵک بە ڕۆی ینی بە بەردەوامی ڕۆی ئێستا ڕێگاکان پچر بۆ کەرەستەکانی و پێداویستیەکانی پرۆژەکان لەسەر شەقامەکان کەوتون ئەوە جارێکی ترەبێتەوە مەترسی بۆ گیانی هاوڵاتیان ئەگەر تا ئێستش بەرچاویان ڕوون نییە کە ئایا پرۆژەکان بەگەڕ ئەخرێن یان ناخرێن ئەمە کاریگەری چی ئەبێ لەسەر ڕوتی هاتوچۆ لە بێگومان ئەوەی کە لای ئێمە مەترسیە دەنگۆی ئەوەیە کە پرۆژەی دووسایدەکانی دەربەنی خان گەرمیان و دەربەنی خان سلێمانی جارێکی نەکەوێتەوە کار یاخود ئەوەی کە ئیشی تیاکرێ ڕاوەستێت ئەلبەت ڕاوەستانی ئەم پرۆژانە بەدەیان ڕێگامان هەیە تا ئەگەیتە کەلار ڕێگای لاوەکین بەهۆی کارکردنەوە ڕێگاکان داخراوە یاخود کەتفی ڕێگاکان بە تەواوی بەرتەسک بۆتەوە و مەترسیەوەی لەکرێ ڕۆژانە ڕوودا و گرفتی هاتوچۆ دروست بووە بەو وەزعەوە
ئەگەر بێت و ڕێگاکە پرۆژەکان بوەستێت و حکومت بودجەی بۆ دابین نەکرێت بێگومان مەترسی لەسەر ڕێگاوانەکان زیاترە بێ ڕووداوەکانی هاتوچۆ زیادبوو نەبێ چونکە ئێستا کارکردن تێدا بەردەوامە ئەو پرۆژانە ئەگەر پشێ و بوەستێت بەو شێوازە بمێنێتەوە بێگومان خزمەتگوزاری لە ڕێگالاوەکیەکانیشان نامێنێت و مەترسیەکان دووخاتە بێتەوە لەسەرمان و بەمەیش زەرمەندی یەکەم دانیشتوانی شاری دەربەنیخان و گەرمیان و ناوچەکەیە بەگشتی کە داوای ئێمە ئەوەیە کە جارێکی تر پرۆژەکان بەردەوامی بەکارکردن بدەن. باشە کاک ڕژەنت چەند جارێک لە میدیاکانەوە بیستمان کە وەزارەتی ئاودانکردنەوە بەڵێ نیاوم پرۆژانە تەواو بکە. ئێوە کە ڕۆژانە لەسەر شەقامەکانن کاری جدیتیاکرێ ئێوە ئەبینن وەکو یان زانیاریتانە بێ کاری جدیتیاکرێ پرۆژەکان ئەوەندەی ئاگادار بین هەتا و کاتەی بودجە بۆ پرۆژەکان دابین بکرێت کاری جدیتیاکرێەوە جێگای دەستخۆشین کۆمپانیاکان زۆر بە پەرۆشەوە کاری تێداکەن بەڵام مەترسیەکان لەوێەوە دەست پێیەکا کە لەلایەن کۆمپانیاکەوە ئاگاداریەوە کراوەوە کە وەکو پێویست لەوە چێ بودجەیان بۆ تەخسیس نەکرێ ئەلبەت ئەمە مەترسی لەسەر پرۆژەکان و لەسەر ڕێگاوانەکان بەدیەکە کێشەکانی ڕێگاوبانەکان بۆ سەر هاوڵاتیان بە پێی و ئامارە ئایا زیانەکانی یان مەترسیەکانی ئەوش زۆر بوون لەگەڵ هەڵکشانی ئاماری زۆربوونی ئۆتۆمبیل و کەمی خزمەتگوزارەکان بێگومان ڕێژەی زۆربوونی ئۆتۆمبیل بۆ نمونە ناو شاری دەربەنیخان 10 ساڵ پێش ئێستا ڕێژەی دانیشتوانی دەربەنیخان لە چاو ئێستا کەمتر بوو و بە نزیکەی 5,000 ئۆتۆمبیل بوونی هەبوو لە ناو شارە ئێستا ڕێژەکە چووە بۆ نزیکەی 9,500 ئۆتۆمبیل واتە تقریبان دووقات بۆ تۆ مەترسیەکانیش دووقاتە بێتەوە چونکە ئێمە وەکو وتم ڕێگاوبانەکانمان شەقام و خزمەتگوزاریەکان زیادبوونێکی بەوتۆی بەخۆ نەبینیوە جگە لەوەی لەلایەن بەڕێوەبەتی چاکسازی ڕێگاوبانەوە بەسپاسەوە کە جاروبار ساڵانە ئەوەی کە لە توانایاندا هەیە چاکسازی لە ڕێگاوبانەکاناکەن بەڵام هیچ زیادبوونێک بە ڕێگاوبانەکانەوە نەبینەوە بۆیە بێگومان مەترسیەکان ڕووداوەکانی هاتوچۆ بەم شێوازە بێ لە هەڵکشاندا بێت. زۆر سپاس کاک ڕەشن بورهان بەڕێوەبەرێتی هاتوچۆی دەربەنیخان بینەرانی بەڕێز ئەوەی کاک ڕەژەن ئێستا باسی کرد بریتە لە زۆربوونی پێداویستەکانی خەڵک بۆ بەکارهێنانی ڕێگاوبان و لەگەڵەوەی کە ئامارەکان هەڵکشاوە مەترسی بۆ سەر ژیانی خەڵکیش زیادی کردووەواتە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ڕۆحی و جانیشەوە مەترسەکان بۆ سەر دانیشتوانی گەرمیان و دەربەنیخان و ئەوانەی کە ڕێگای بەکارێنن زیادی کردووە. زۆر سپاس بۆ بینەرانی شارپرێست تا ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش.